بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقی ئەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە کێشەی موچە لە نێوان هەرێم و بەغداد دەکەین بە میواندارێک لە بەڕێزان محمود ڕەزامین ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان و ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بەخێربێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا ئەحمەد ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕاڕستکردنی موچە دوجار عبادی موچەکەی ڕاست حکوومەتی هەرێم کرد. ئێستا کۆمەڵی کەنال بۆنم لە کەناڵی NRT باسی لەوە کردووە کە هەر پێنج لایەنەکە ڕێکەوتون کە موچە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، کەناڵی NRT ئەبوایە وردەکاری ئەو کۆبنەوانەی پەرلەمانی نەقل کردایە ئاگای لێبێ یاخود لەوێ پامنێری هەیە کە ئاگادارە هیچ فراکسیۆنێکی کوردی بەشداری لە قانونی موازنە نەکردووە و ئەندامانی لیژنەی دارایی بە هیچ شێوەی لە کۆبنەوەکانی لیژنەی دارایی بەشداریان نەکردووە. ئەوەی کە کەناڵی NRT و توێری دوورە لە ڕاستیەوە و درۆیەکی شاخدارە چاواشەکاریەکە لەبەر ئەو وەزعە سیاسەی ئەو تا هەڵبژاردنەی کە ئێستا تێکەوتون، بۆیە ئەو بابەتە زۆر دوورە و زۆر ناڕاست. هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی کێوە بەڵگەمان هەیە کە ئێمە هەفتەی پێشوو بەیاننامەی ڕسمیمان دەرکردووە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و لە ڕێگەی ئەو دانوستانەی کە لەگەڵ عەبادی هەمان بوو هەر لە نەتیجەیەوە بوو کە ئێمە داوای موچەمانە کرد بۆ وەزارەتی تەربیە و وەزارەتی سەحا بەنەسەن ئەوەمان نووسیوەکەوە ئەو موچەی کە دێت بە وەزارەتی سەحا وەزارەتی تەربیە نابێت بە وەزارەتی دارایی تێپەڕێ، چونکە ئەوە عەبادی بە چەند جار ئاماژەی بەوە کردووە کە و نایداتە حکوومەتی هەرێم، بەڵام بەداخەوە لە دوێنێدا ڕادستی حکوومەتی هەرێمی کردو دوای باسیەوە ئەکەین. بۆیە ئەوە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە و نوێنەری NRTش لەوێ بووە کە و بەیاننامە خوێنراوەتەوە و ئەوە هەموو سایتەکان ئاگادار بوون و هەموو کەناڵ تەلەڤیزیۆنەکان ئاگادار بوون کە ئێمە هەر لە بیدایەتەوە ئێمە ئەو دانوستانە حتا من ڕاستەوخۆ لەو دانیشتێکە لەگەڵ حەیدەر عەبادی لە ماڵی سەر کۆمار کردمان زۆر بە ئاشکرا و بە ڕاشکاو من وتم کوێت ئەوێ تاوەکو ئێمە پێویست ئەگەر تۆ قەناعەتت بەوە نییە کە بیدەیتە حکوومەتی هەرێم زۆر تەبیعیە وەزارەتەکان نەتوان وەریگرن، ئەنجومەنی پارێزگا توان وەرگین، بەڕێوەبەرایەتی پەروەردە من لەگەڵ حکوومەتی هەرێمیشا لەسەر ئەو ئەساسە قسەم کردووە کە حکوومەتی ئیتیحادی ڕازی نییە بیداتە ئێوە، بۆیە لەگەڵ یەکێک لەو بەڕێزانەی حکوومەتی هەرێمە کە باسمان لەو بابەتە کردووە و کۆبوونەوەیەکمان کردووە ئێمە و گۆڕان کە ئێمە قەناعەتمان بەوە هەیە حکوومەتی ئیتیحادی موچە لە ڕێگەی وەزارەتەکان و بابە فەرمانبەرانی هەیە. ئێستەوە دوایین پێشنازی ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان ئەو بۆ کە لە ڕێی وەزارەتەکان ڕاستە ئەوە بەڵگەنەویستە و بەیاننامەمان هەیە نەک لە ڕێی وەزارەتی داراییەوە نانا هەر نووسیمانە عدم مرورها عن طريق وزارة المال، يعني ببێ ئەوەی بە وەزارەتی دارایی تێپەڕێ و بەیاننامەکە بە کوردی و بە عەرەبی هەیە. بەڵێ کەواتە ئەوەی کە وتراوە دوورە لە ڕاستیەوە چاواشەکاریەکی ئەعلامیە تای هەڵبژاردنە پێویستە کەناڵی NRT کە خۆی ناسێنێ بە کەناڵێکی بێلایەن ئەو بێلایەنیە لە دەست نەدا، چونکە ئەوە جەماوەری کوردستان نەزان کە ئەو بەیاننامەیە لە نووسینگەی پەرلەمانی سلێمانی خوێنراوەتەوە، پەرلەمانی ئیتیحادی لە سلێمانی خوێنراوەتەوە بە شایەتی هەموو کەناڵەکە. سوپاس دەکەم کاک محمود ئەگە بێمە لای بەڕێزیش سەبارەت بەوەی کە جێگەلەوە بەونما هەندێک پەرلەمانتاریش باسییان لەوە کردووە کە وەکو پێنج لایەنەکە هەمووتان ڕازی بوون بۆی کە موچە لە ڕێی وەزارەتی داراییەوە بێت لە ڕێی حکوومەتی هەرێمەوە بێت نەک لە ڕێی پارێزگاکان نەک لە ڕێی بوون ڕاستەوخۆی وەزارەتەکان. سوپاس دەکەم کە ناوی هیچ پەرلەمانتارێکە نهێنا بە ناوەکەی نەزانم بۆ ئەوی ئازادانە بڵێم هەرچ کە سوایت پێ درۆکە لە ڕاستیە، یعنی ئەو پرۆپاگەندەیە لە هیچ ئەساسێکی نییە. ئێمە بۆ ئەم ساڵ ئێمە و کۆمەڵ بەردەوام بە یەکەوە دژی ئەوە بووین کە بێرێ بە ئەو حکوومەتەی کە من دایمە پێ بڕام وایە ئەڵەم نییە لە هەرێمی کوردستان نەیرێ بەو، بەڵام بەنسبەت ئێمە پار لە قانونی موازنەی ساڵی 2017 بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکمان تەبەنی کرد و ئیشمان کرد بە تەنها بۆمان تێنەپەڕێویشەوە بوو کە ئەگەر ڕێکەوتنی نەوتی نێوان هەرێم و بەغا جێبەجێ نەکرێت هەرێم ببێ بە سەبەبی جێبەجێ نەبوونی حکوومەتی ئیتیحادی بتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانە تعامل بکە و حساب و کتابی خۆی لەگەڵ پارێزگاکانە بکە. ئێمە خاوەنی پرۆژەیەکی وان ئێستا چۆن نەچین ڕازی بین موچەی خەڵکی کوردستان بێرێ بە گرروپێک کەوە 3-4 ساڵە بە ئاشکرا گیرفانی هاوڵاتیەکانی ئێمە ئەبرن.
لەبەرەوە ئەوە لە ڕاستیە بێژگە لە چاوەشەکاری و بەداخەوە تاوان پرسیارەکەی تۆ دەرکەوت کە یان ئارتیش راپۆرتێکی وای هەبووە بێجگە لە درۆ و من لە ڕێگەی فەیسبووکەوە راپۆرتەکەم بینی باسیەوە کە خبرەکەیان لە نووسینگەی عبادیەوە دەستکەوتەوە تەمانەوە لەو دروانەیە کە ئەڵێ کابرا وتیان ناوەڕاستی عەرزم پیشان بە وتی ئەمە ناوەڕاستی عەرزە چێش بڕواناکە با بچێ بپێورێ خەڵکی کوردستان ناتوانن بچن شوێن ئەم هەواڵە بکەون بزانن ڕاستە لەبەرەوە ڕەنگە بچێتە عەقلی ژمارە درۆکەیان وا کردووە لە راپۆرتەکەیانە کە ئەڵێ لە نووسینگەی عبادی وەرمانگرتووە ئەگەر عبادیش وتی بێتی درۆکە بەڵگەنی ئێمە لەبەر ئەمە بە هیچ جۆرە بەڵگە نیە چونکە ئێمە بەڵگەکانمان زۆر ڕۆشنە دەیان تەسریحمان داوە دەیان تەسریح یاومانە کە لە پارەوە ئێمە ڕازینین لەگەڵ ئەو حکوومەتە تەعامل بکرێ ئێستا چۆن ڕازی ئەبین ئەم هەموو تاوانەی کەمان لە دەستی ئەم گروپە بینی و ئێستا بڵێن بڕۆن پارە بۆ وەزارەتەی کە جیفانی خەڵکە بڕێبە ئەو ئێستەوە ناڕازین کە دراوەتە دەست وەزارەتی دارایی ئاکیدی ئێمە دژی بەڵێ ئێمە دژی ئەوە بووین لە ئەوڵەوە وتومانە نابێ بێ بە ئەوەی پێ ئەڵێن حکوومەت من خۆم هەموو جارێواڵم چکە بڕام نییە لە هەرێمە حکوومەتە بێ نابێ بێرێ بەو گروپە و ناش بێ ئەوان هینیکەن دابەشیکەین ئێمە پێمان وتون میکانیزمێک بدۆزنەوە هەتا ئێمە پێشتر مناقەشەی ئەوەمان کردووە کە هەموو فەرمانبەرێک کارتی بانقی بۆ بکرێ لە ڕێگەی کارتی بانقیەوە بخێتە سەر حسابەکەی ئێمە پێشنیاری ئێمە پێشتر ئەوە بووە بەڵام وتیان ئیمکانیات نییە بەم زووی ئەمە جێبەجێ ناکرێت وتمان بیان بە وەزارەتەکە هاوڵاتی شر لە فەیسبوک پرسیارەوە کردبوو چۆن ئێوە ڕازی دەبن موچە بدرێتەوە دەست ئەوە پرسیاری ئەو بوویانی ئێمە ڕازی نین تەوان ئەزانین کە ئەوە کارێکی زۆر خراپە و ئەوە ڕێکەوتنی هینە پەیوەندی بە مامۆستا ئەحمەدش پێم وایە ئیشارەتی پێ پەیوەندی بە بەرژەوەندی سیاسی نێوان ئەگەروان بێ گروپی عبادی و لەگەڵ پارتیا پەیوەندیان بە یەکەوە ڕەنگە ئەو ڕێکەوتنەی کە ئێڵێن چەند ڕۆژێکە لە میدیای کوردیە باسەکرێکە ڕێکەوتون ڕەنگە یەشێک لەوانە ڕێکەوتن بێ بۆ پاشی چکە خەریکن لەگەڵ مالیکیشە چەند دانیشتێکیان کردویانەوە ڕێکەوە پارتی لەگەڵ مالیکیا چەند دانیشتێکی کردووە بەتەمان بۆ دوای ینی بیر لە ڕێکەوتی دوای هەڵوژار نەکەنەوە سپاس دەکەم مامۆستا ئەحمەد سەبارەت بە بۆ ئاستی کوردستانژنی زۆر جار باز لەوەرکی کار پێنج چێزەکە بۆ نمونە سیستەمی پاشەکەوتی موچەیان داهێناوە هەمویان بەیەکەوە ڕازین لەسەر ئەم سیستەمە ئێستا ئێوە ڕازین بەم ئەمەژەگەر NRT وتبێتی NRT بێ لە کارزان بپرسێ کە دوو جار میوانی بان کردووە بۆ ئەوەی کێ پێشنیاری سیستەمی پاشەکەوتی کردووە و لەگەڵ شخصێکی تایبەتمەندا کە ئەو شخصە ئینکاری لەوە کرد کە ئەوە زۆر وازەح ئەو دوو هێزە سیاسیە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای ئەو بابەتەوە دژی ئەو بابەتە بوون کە موچە بە هیچ شێوەیە دەستکاری بکرێ و زۆر بە ڕاشکاوی ئێڵێم کە ئێمە ڕاوێژکاری پەرلەمان ڕاوێژکاری یاسایی پەرلەمان نووسینێکی زۆر بە تەفسیلی نووسیوە لەسەرەوەی ئەو بڕینی موچەیە کە لە هەرێمی کوردستانە پاشەکەوتی ئیجباری پێوتێ مخالفەی قانونە بۆ کاتی خۆی من قسەم لەسەر کردووە کە مخالفەی قانونی 22 عراقیە کە لە قانونەکە مادەی دوی فەقەرەی دوو لە مادەی دووە باز لەوەکە موچە ئەکرێ زیاد بکرێ بەڵام بە هیچ شێوە مادەی یاسای 22 باسی کەمکردنەوەی موچەیتیانە و یاسای ئیجباری ئیدخاری بە هیچ شێوەیە لە هەرێمی کوردستانە نەقانونیە نەعلمیە چونکە کاتێک موچە دەستکاری ئەکرێ بێ بە پێی پرەنسیب دەستکاری بکرێ اینجا لە هەر حاڵتێکە کە تەزەخم زیادی کرد یا سەلەی مستەهلک زیادی کرد چونکە معایر هەیە بۆ دانانی موچە لە ڕووی ئیقتصادیوە ئیمکانی ئەوەی نییە موچە لە ئێستادا کەم کرێتەوە ئیمکانی ئەوەی نییە چونکە موچە لەسەر ئەساسی سەلەی مستەهلک لە کاتی ئێستادا ئیمکانی ئەوەی نییە کە کەمی بکەیتەوە چونکە پێداویستەکان زۆر بوون هەڵایسان زۆر بووە و گرانی باڵی ڕاکێشاوە بەسەر منتیقەکە بۆیە ناکرێ و نابێت و گونجاو نییە موچە کەم بکرێتەوە ئەگەر موچە کەم لە هەر حاڵتێکە لە هەر دەوڵەتێکە کە یەنە سەر ئەوەی موچە کەمکەنەوە یەکەم شت کە دەستی
باسی بۆ من زەرای بکەمەکەنەوە حکوومەتی هەرێم مانگانە زەرای زیادەکە ڕسوم زیادەکە غەرامە زیادەکە ئەمە لەگەڵ چ پرەنسیپێکا گونجێت تۆ لەلایەک غەرامە زیادکەی لەلایەک موچەکەم کەیتەوە بە هیچ شێوەیە ئەمانە مادەی علمی نین و مادەی یاسایی نین بۆیە لە هەردوو مەجالەکە حکوومەتی هەرێم هەڵەیەکی گەورەی کردووە کە موچەی کەم کردوتەوە بە ناوی پاشەکەوتی هیچباریەوە زوڵماوە لە ڕووی قانونیەوە باسەکەم لە ڕووی علمیشەوە مخالفەیەکی سەریحی پرەنسیپی زانستی موچەی کردووە بۆیە هەردووکیان ئەچنە خانەی زوڵمکردن لە فەرمانبەرانی کە دەسەڵاتیان نییە باشە بەس ئێستا ئێوە هەڵوێستان چییە لەسەرم ئەوەی کە ئێستا دووبارە بە سیستەمی پاشەکە و درێژە بە پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدرێت هەڵوێستمان ئەوەی توانیمان ئەمڕۆ ئەو دوو فراکسیۆنە لە نووسنگەی پەرلەمانی عراق بەیاننامەیەکمان داوە بە گوێی جەماوەری خەڵکی عراقا سیاسیەکان پەرلەمانتاران ڕاستە و خۆ داوامان لە حەیدەر عەبادی کردووە کە ئەوە زوڵمێکە کاتی خۆی ئیتیفاق وا بوو کە ئەو موچەیە ڕادەستی وەزارەتەکان بکرێ بە تایبەتی موچە بۆ وەزارەتی تەربیە وەزارەتی تەندروستی بێ بەڵام لە ئێستادا هەندێک قەزیەی سیاسی هەیە ئەو قەزیە سیاسیە وای کردووە کە فەرمانبەرانی هەرێم بە شێوەیەکی گشتی و تەربیە و تەندروستی بە شێوەیەکی تایبەتی ببنە قوربانی ئەو دۆخە سیاسیە ئەگەر ملاحەزە بکەن ماوەیەک پێشێستا وەزیری دیفاعی ئەمریکی باس لەوەیەکە کە دەوڵەتێکی ئەقلیمی تەدەخل ئەکات لە هەڵبژاردنەکانی عراقا بۆیە وەزعی حەیدەر عەبادی لە ڕووی ئەوەی بێتەوە بە سەرۆک وەزیران بەرەو ئەوە ڕوا کە لاسەنگ بێ منافیسەکانی بەقوتر بن بۆیە لە ئێستادا حەیدەر عەبادی بۆ شەریکێک گەڕاوە کە پشتگیری بکە بۆ کاتی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی بێتەوە بە سەرۆک وەزیران ئەگینا حەیدەر عەبادی لە دەیان دانیشتنا بە ئامادەبوونی سەرۆک فراکسیۆنەکان بە ئامادەبوونی ئەندامانی لیژنەی مالی ئەیوت بە هیچ شێوەیە بە ئامادەبوونی هەموو کوردەکان لە قاعەی دەستووری پەرلەمانی اتحادی باسی لەوەیە کرد کە ئەو ئامادە نییە ئەو پارەیە کە ئینێرێ بۆ هەرێم بە هیچ شێوەیە تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستانی بکە بەڵگەکەی چی بوو ئەیوت ئەوانە ئەدرێن بە کادری حیزبی ئەوە فراکسیۆنەکان و سەرۆکی فراکسیۆنەکان هی هەر پێنج پارتە سیاسیەکە لەوێ بوون کە عەبادی ڕازی نەبوو بەڵام ئێستا بەینە عەشیەتین وەضوحاها عەبادی ڕێی ئەگۆڕێت دێت پارەیە کە بریتیە لە 370 ملیار کە بۆ موچەخۆرانی هەرێم دابین کراوە لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان خۆی لەم مانگا ڕۆژانە بەپێ ئەو سەرچاوانە ئێمە دەستمان کەوتەوە 370,000 بەرمیل هەناردەکە کە مەزەندەکرێ بە 550 ملیار دینار داهاتە ناوخۆیەکان کە مەزەندەکرێ بە نزیکەی 85 ملیار دۆلار کەواتە حکوومەتی هەرێم لە ئێستادا زیاتر لە 900 ملیار دینار داهاتی ئەم مانگەی هەیە بۆیە جێگەی قبول نییە منطق نییە زوڵمێکی گەورەیە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرمانبەران یەکەن و ئەیانەوێ بە نیوە موچە یا بە ڕوبع موچە ئەم مانگەش بەسەر بەرن حکوومەتی هەرێم مادەم لە ئێستادا پارەی هەیە و حکوومەتی ئیتیحادی سولفەیە کە داتێ مانگانە 370 ملیار دینارە و باسی ئەوەی لەگەڵ نەکردووە کە بێن نەوت ڕادەستکە یا داهاتی ئیتیحادی ڕادەستکە بۆیە حکوومەتی هەرێم ئیلزامەن واجبە لەسەری کە موچەی فەرمانبەران بەبێ پاشەکەوت لە هەموو وەزارەتەکان بە پێشمەرگەشەوە بەڵێ سوپاس دەکەم دواتر دێنێ سەر ناوڕۆکی ئەو نامەی کە عەبادی بۆ جەنابتی ناردووە چی تێدایە کاک مەحموود ئەگە بگەرم وڵای بەڕێز ئێوەکو ئەو دوو فراکسیۆنە بۆ نمونە هاوڵاتیان لە فەیسبوک پرسیارێوان کرد دەتوانن چی بکەن ئایا ناتوانن بۆ سکاڵا تۆمارکردن لەسەر جیاوازی موچە بۆ فەرمانبەرێک لە بەسڕە لە بەغداد موچەی تاوەری فەرمانبەرێک لە هەرێم نیو موچە وەربگرێت یاخود دەتوان چی بکەن یاخود باز دەوەکرا بۆچی ناکشێنەوە ئەگەر کشانەوە چارەسەرە بۆ نمونە یەکەم لەسەر ئیزافە بۆ ئەو قسانەی مامۆستا ئەحمەد فەرمووی کە لە کۆبوونەوەی داخراوە ئەو قسانەی کردو ئەو لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانی سێشەمەی خۆیە سێشەمە لەسەر یەک باسی ئەوەی کردەوە کە ئەینێرێ بەڵام نایە بەوانەی کە ئەزانێ نایگەێنە دەستی هاوڵاتیان خۆیان خۆی ئەمە لە هەوا عەبادی ئەمەی کردووە ئێوەتوان بچن راپۆرتێکی لەسەر کرد سێرچێ بکەن بۆ کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانی عەبادی چەند جار باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کردووە و توێتی نایەمە دەستی ئەوانەی کە ئەزانم نایڵم گاتە دەستی خاوەن ئەسڵەکانی خۆیان بەبەرەوە ئەو پاشگەزبوونەوەی بۆ ئەو ئێمە چی یەکەین لە ڕاستیە ئەم ڕۆژ لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەش وتمان ئێمە واز ناهێنی مەسەلەن لە ئیعلامی عەرەبی لێ هینەکەین لێ ئەتەنین چکە پەرلەمانتاری عەرەب لە پەرلەمانی عێراق
ڕازیە موچە بنێرێ بە شەرتێ بگاتە دەستی هاوڵاتی شەقامی عەرەبی ڕازیە موچە بنێرێ بە شەرتێ بگاتە دەستی هاوڵاتی نەک بینێرێ بۆ ئەوانەی کە داهاتی هەرێمش لە هاوڵاتیەکانی ئەشارەوە لەبەرەوە ئەم هەنگاوی عەبادی ناوێتی لە پشتی پەردەوە کردوێتی بەس ئێمە زەقیەکەینەوە کە عەبادی لە ڕاستیە ئەمە لە دەنگدەرەکانی زەرەرە هێنێ لە کاتی حملەی هەڵبژارنا بە زەرەی ئێشکێتەوە ئەم سیاسەتە ئەگەر بیا بە وەزارەتی دارایی ئەوەی پێڵێن حکوومەتی هەرێمە لەبەرەوە ئەنجا ئێمە لەو بیشەکەی دەقابلی ئەوەیە داوا بکەین لە ئەنجومەنی نوێنەران ئەگەر هین تەواو ببێ نیساب تەواو بێ کە بڕیارێک بدا خۆی حکوومەتی ئیتیحادی ئیجبار بکە خۆی چاودێری بکاتە ئەگاتە دەستی هاوڵات لە بەغداد دانیشتێکی پەرلەمان لەسەرمە بکرێ موچەیەم و فەرمانبەران لە هەرێم و لە عێراق وەکو یەک بیاخود سکاڵا تۆمارکردنەیەک یاخود کشانەوەیەک ئەگەر کاریگەریە بێت دانیشتن مامۆستا ئەحمەد دەزانێ قورسە دانیشتن لەبەر ئەوەی نیساب تاوەکو نیساب تەواو نەبێتەوە ناتوانانی دانیشتن بکەیت تەوابوونی نیساب لەم هینەوە ئێمە زوو هەفتەی ڕابردوو هەفتەی تەشەی ئێمە 3 ڕۆژی لێ بڕا لەبەر ئەوەی نیساب تەواو نابێ ئێمە 27 مانگ ئەگەڕێنەوە قابلی ئەوەی نیساب تەواو نەبێت لەبەر ئەوەی ئیتر ئەچینە ناو هینەوە نزیکە بینەوە لە هەڵبژاردن لە ڕۆژ زیاتر قابلی ئەوەیە نیساب تەواو نەبێت تا نیسابیش تەواو نەبێ ناتوانانی هیچ جوڵەیەک لەناو پەرلەمانە بکەی پەرلەمان بەبێ نیساب ناتوانێت هیچ بڕارێ بە ناتوانێت هیچ قانونێک دەرکە بەڵام ئێمە لە میدیای عەرەبیە ئەو حملەیە دەست پێەکەین و کە ڕەنگە ئەوە ببێ بە زەخل لەسەر عەبادی بەس ڕێگە یاسایی نییە بۆ نمونە سکاڵا تۆمارکردنێک لەسەر جیاوازی موچە وچی فەرمانبەرێک لە بەغداد موچەی تابورێ بەس لە هەرێم بۆ نمونی موچە آخر ئەوە یەکێ لە مشکلەکانمان ئێمە ساڵانێکی زۆرە هەوڵەیەین لەگەڵ ئەو منەزەماتانەی کە تعبیر لە هینەکەن ینی نوێنەرایەتی گروپی تایبەتیەکەن ئێمە وەختی خۆی لە پاریشەوە ئەوە چەند هەوڵێکمان نا ئەبێ ئەوەی کە زەرەرمەندی یەکەمە مەسەلەن یەکێتی فرمەتبەرانی کوردستان سندیکا و شتی ویان هەیە کرێکاران سندیکایان هەیە مامۆستا زانایانی ئاینی سندیکایان هەیە ئەمانە ئەبێ بێن شکات بکەن خۆیان زەرەرمەندی یەکەمن شکات بکەن تاوەکو ئێمە لەوێ چاو ساغیان بکەین ڕێنمایان بکەین هەمیان بۆ بگرین ئێمە خۆمان ئەو هەوڵانەمان خۆمان یاومانە هاتوین لێرە هیوا هەیە مەسەلەن ناوێری ئیمزای بکە کە ئەوچێ ئەو شکاتەکە لە ترسی عقوبەی ئێرە ئەمە یەکێ لە مشکلەکانە ئێمە ناتوانین لە جیاتی تۆ شکات بکەین ئەبێت تۆ کە زەرەرمەندی یەکەم میچکە ئێمە موچە لەم شتەی ئێرە وەرناگرین کە پێڵەن حکوومەتی هەرێم ئێمە لە بەغای وەرەگرین لەبەرەوە ئێمە زەرەرمەند نی لێرە ئەبێ ئەوانەی زەرەرمەندن بێن شکات بکەن تا ئێمە بشین ڕێنمایان بکەین حامیان بۆ بگرین تەکالیفی شکاتەکە ئەمە هەوڵمانداوە لە ڕابردووە سەر نەکەوتین بۆ معلوماتی ینی خەڵک نایشکات بکە خەڵک هێتە سەر جادە ناڕزایی دەرە بڕێ سکاڵا ئەکا ئەزانێ ئەڵێ و جیفانە بڕن ئەڵێن وەرە کاکە هینەکە بە ناوی ڕێکخراوەکەتەوە وەرە شکات بکە نایە بیکات چی بکەین سپاس دەکەم کاک محمود ماوەس ئەحمەد دەگە بگەرم و لای بەڕێز سەبارەت بە ناوەڕۆکی نامەکەی عەبادی کە ئەو بزانمان بەیانیە بۆ بەڕێزی ناردووە چی تێدایە لەسەر موچەی فەرمانبەران طبعا دوێنێ ئەو بابەتەی کە بیسراکەوە حکوومەتی اتحادی ئەوێ ئەو پارەیە لە ڕێگەی وەزارەتی داراییەوە ڕادستی حکوومەت بکە پەیوەندی زۆرمان کرد هەم من هەم برای بەڕێزم کاک ئەمین بەکرد کە ئەوانەی بەرپرسن لەم مەلەفە یعنی ئەکرێ بڵێ من 20 تەلەفۆنم بۆ 20 بەرپرسی عراقی کردووە سەبارەت بەو قەزیە و نزیکترینیان کە ئەندامی لیژنەی مالیە بەڕێز جەبار عەبادی دوای ئەوەی کە بیستم شەو نامەیەکم بۆ نات کە بیرم خستەوە ئێمە شبه ئیتیفاق لە بینمان نابوو کە ئەوان موچە ڕادەستی ئەو دوو وەزارەتە معنیە بکەن یعنی ڕاستەوخۆ موچەی دوو وەزارەت کە ئەنێرن طبعا عەبادی لە سەرەتای قسەکانیوە تا ئێستا تەنها وعدی موچەی وەزارەتی تەربیە وەزارەتی سەحەی داوە لە دوێنێ کردوێتە 307 ملیار و ئەڵێ موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمەم ناردووە بۆیە تا دوێنێش من خەبەرم هەبوو لە ئەنجومەنی وەزیران کە مفاوەزاتێک هەیە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق حەیدەر عەبادی داوای ئەوەکە کە حساباتی بەنقی ئەو وەزارەتانەی بنێ ئەمان بە حسابی ئەو نامەی بۆ من هاتووە ئەمان وتوانە حساباتی بەنقیمان نییە حەیدەر عەبادی لە نامەکە ئاماژە بەوەیەکە دەڵێتی نەسەکەی ئەڵێ نەسەکەی تەبەن بە عەرەبی نووسراوە بەڵێگەر بۆمان بخوێن ئەڵێ عەلەیکم السەلام
طبعا كم السلام لك دو قضية كم بوباس كدو وجهنا وزارة المالية والبنك المركزي بتسليم الرواتب إلى المحافظات والمديريات، ولكنهم ذكروا أنه لا توجد لدى هذه الجهات حسابات مصرفية رسمية، وبالتالي طلبنا منهم بأن يفتحوا حسابات مصرفية وحسب تخصيصات كل قسم، وهم يعملون على ذلك. ولكن من أجل عدم تأخير إطلاق الرواتب بۆ ئەوەی دوانەکەوێ قبل النوروز كمان وعدي أويان دابو، فإن الحساب الوحيد التي تتوفر هو حساب مالية الأقليم، وقد تم إطلاق الرواتب صباح اليوم. أو بيامي عبادي أما بيامي عبادي من جواب مدايو كبرز عبادي برز عبادي بشيويق لا شيء وكانتم أتسم قناعتان بوكرد بك حساباتي مصرفية همو هريمي كردستان للريقي وزارتي داري للريقي شوارده خزينة بيكو بساوة طبعا بو معلومات ام خزينانا همويان للريقي حساباتي دوائرو هر دائريك للريقي يكيك لبنك كانوا حسابي مصرفي بو كراوتو باركي اچيتو مصرفو هم داها تسليمي او بانك خزينيكا هم خزينش باريه داتي باركا بيجغ موچا تشغيلي هي حتى حسابات الهرمي كردستان بحساباتي مصرفي وبنا من رقمي حسابي زوريك لبربراتي كان تندرسي ملايه بويا ام وڵامەی عبادی ئینەیەکی تایە ئەویش ئەوەیە ئەڵێ ئەوان وتویانە حساباتمانی ئەگەر ئەم قسەی عبادی ڕاست بێ ئەمان وتبێتیان ئەوە ئەگەر عبادی قەناعەتی بەم قسەیە کردووە عبادی بە هەڵا چووە و ئەگەر ئەمان وتوێ کە حساباتمان نییە بۆ ئەوەی ئەم پارەیە بە ناچاری عبادی وا لێ بکەن لەبەرەوەی وعدی داوە بۆ نەورۆز بە پەلەبی خاتە سەر حسابەکان تا لەگەڵ ئەو بڕە پارەی کە خۆیان بەدەستیان هێناوە لە ڕێگەی فرۆشتنینەوەتەوە بەم موچەیەی بکەن. ئەمە یەک ئیشارەتی تر بەم بەڵگەیەکی دیکە لەسەرەوەی سەفقە هەیە. عبادی 4 مانگە لە هەرێمی کوردستانە تەدقیقەکە بە دەیان و بە 16 تیم هاتوون مثلا جارێک لە مەتار من بینی من 22 کەس هاتبوون بەس وەزارەتی تعلیمی عالی بوون بێژگە دیوانی ڕقابەی مالی ئەو هەموو تەدقیقە کە قەناعەتم وایە نزیکەی 600-700 لاپەڕە لەسەر تەدقیقەکە نووسراوێ. ئەگەر عبادی تەدقیقیە کرد بۆ ئەوەی وەزارەتەکان ئەو تەدقیقەی بۆ چی بوو ئێستا هاتووە پارەکەی ڕاستە خۆ خسۆتە دەستی حکوومەتی هەرێمەوە ئەگەر ئەمە سەفقەیەکی سیاسی نییە. بۆیە بەڵگەنەویستە لای من بە قەناعەتی خۆم ئەمە سەفقەیەکی سیاسیە کە هەرێمی کوردستان ئەو دوو حیزبە پارتی و یەکێتی لەگەڵ حەیدەر عەبادیا کردویانە بۆ ئایندە دیسان ڕادەستکردنی ئەو تەجروبەی کە لەگەڵ مالیکیا کرا کە لە هەولێر کردیانەوە بە سەرۆکی حکوومەت بۆ کابینەی دووەمی لەسەر سینێکی ئاڵتون بە هەمان شێوە بۆ حەیدەر عەبادیش لە مقابلی ئەوەی ئەو 370 ملیار دینارەی کە بە سولفایان داتێ بەردەوام بێت تاوەکو انتخابات. سوپاس دەکەم. کاک محەموود سەبارەت بە ناردنی موچە کە ئێستا بەغدا 370 زیاتر لە 370 ملیاری ناردووە بۆ هەرێمی کوردستان. ئەمریکا بەشێکی موچەی چواردە لیوای وەزارەتی پێشمەرگە دابەشەکە حکوومەت خۆی موچەکە بۆ نەوت دەفرۆشێت. ینی بۆچی موچەی فەرمانبەران دابین ناکەن ینی لەوە کارەکەی تێدەگەن ئێوە مەسەرە؟ خۆیەوەیشە لە مشکلەکانە ئەو عەقدە نەوتیانەی کە کراون وەزارەتی سامانە سروشتیەکان کردوێتی عەقدی زۆر خراپ و زۆر خەتەرن. ئێستا خۆتان لە کورتەی هەواڵەکانە باسان کردن کە ڕۆژنە بەیانی دەرکردووەڵێ من ساڵی پار 2 ملیار و 100 ملیۆنە ماونەتێ. طبعا ئەمە قسەی مندوو قسەی کەسێکی نزیکی عەبادیە. ئەمە کاتی بینینیان باسمان کرد بۆ ئەوەی کە بتوانن ئەگەر حکوومەتی ئەمەی پێڵەن حکوومەتی هەرێم واریداتی نەوت تەسلیم ناکانەوە دەتوانن پرسیارمان کرد ئەتوانن لە ڕێگەی تورکیاوە ئەوە بکەن کە خۆ لە ڕێگەی تورکیاوە ڕۆ پارەکەشە چێتە هەڵبانک و هەنی بانکی تر هەر هەمووشیان لە ڕێگەی هەڵبانکەوە گەڕێنەوە. باشە وتیان پرسیارەکەی ئێمە ئەوە بوو ئێوە ئەتوانن ئەوە بکەین ڕاستەخۆ خۆتان پارەکە وەرگرنەوە و موچەی خەڵکی هەرێمی پێبن. وتیان لەگەڵ تورکیا باسی ئەومان کردو ئەردۆگان ئەڵێ من 4 ملیار دۆلارم ماوە بەو کاربەدەستانەی هەرێم هەتاوەکو پارەکەی خۆم دەست نەکەوێتەوە پارەی نەوتە نایم بە کەس. یعنی ئەمانە ڕۆشتون پارەیان هێناوە بەبێ ئەوەی پەرلەمان ئاگادار بێ بێ ئەوەی هیچ حیزبێک ئاگادار بێ ڕۆشتون یەک دنیا قەرزیان هێناوەتەوە بە نظامی سەردەمی دەرەبەگایەتی کە جاران پێوترا نظامی ئەقتاعی سوسەلەم بوو. جوتیارەکە بە سەوزی بەرهەمەکەی خۆی ئەفرۆشت بە کابرای دەوڵەمەند یا بەگەکە ئەیفرۆشت بە نیوە قیمەت
چکە نەیەتوانێت ڕۆژانە بژی ئەمان ڕۆشتون بە علااقاتی ئەنتاجی سەردەمی دەرەبەگایەتی تەعاملیان لەگەڵ نەوتا کردووە کە سلعەیەکی زۆر خەتەری سیاسی اقتصادی عالەمیە یعنی بە عقلی قەرنێک لەمەو پێش ئەم تەعاملانیان کردووە قەرزێکی زۆری ئەو شەریکاتانەمان هاتووەتە سەر ئەبێ ئەمانە چوونەتە ژێرباری ئەوەی کە ئەبێ قەرزی ئەوانە بە ئیعترافی خۆیان هەموو مانگێک ئەبێ 100 بۆ 120 ملیۆن دۆلار قەرز بدەنەوە بەم کۆمپانیانە تا چەند ڕاستە کەس نازانێ ئەمانەجا بەس ئەمە بیانوەکانیانە ئەمە ئەبێ هێزێک بم بە قەناعەتی من هەتاوەکو ئەم گروپە لە حکومڕانی هەرێمی کوردستان من ئەم مشکلەی هەرێمی کوردستان مشکلەی موچە مشکلەی اقتصاد مشکلەی ئەوەی لێکترازانی تەونی کۆمەڵایەتی هەتا بێ بەرەو خراپتر ئەچێ چکە ئەم گروپە خۆیان سەببن خۆیان میکرۆبی هەموو نەخۆشیە سیاسی ئابووری کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستانن هەتا ئەم گروپە لەسەر حکوم بن تۆ ئەم ڕۆژ موچە کەشی بۆ بکەن بە نیو موچە بۆشی بکەن بە موچەی کامل سبەینە تووشی مشکلەیەکی کە دەکەن لەبەر ئەوە لە ڕاستیە ئەم ئیشانەی کە ئێمە ئێکێنەمەی خەڵک بۆ دوایەتی تەنیا داوای موچەکە خەڵک ئەبێ داواکانی بگۆڕێ ئەمانە بڕۆن ئەمانە ناتوانن وەزعی هەرێمی کوردستان چاو بکەن ئەوە نەش لاواز بوون هەموو ڕژێمەکانی دەوروبەر ئەتوانن زۆر بە ئاسانی بەکاریان بێنن لە هەموو شوێنێک ئێران لە هەر شوێنێک بێوێ ئەتوانێ بەکاریان بێنێ تورکیا لە هەر شوێنێک بێوێ ئەتوانێ بەکاریان بێنێ و تورکیا لە عەفرین بەکاری هێنان باشە بەیانی لە دهۆک و لە سنجار و ئەوانە بەکاریان هێنێ عێراق چۆنی بێ بەکاریان نهێنێ ئەمانە زۆر بوون بە خەتەر خۆیان بوون بە خەتەر لەسەر ئێستا گەورەترین خەتەر لەسەر هەرێمی کوردستان ئەم گروپن کە ئێستا حکومڕانی ئەم هەرێمە ئێماکەن یعنی ئێستا خەتەری گەورە وڵاتانی دراوسێوانی بە قەناعەتی من خەتەری گەورە چوو مەسەلەن ئینسان ئەگەر لەشی ساغڵەم بێ هەرچی میکرۆبەکانی دنیا هەیە هێرشی بۆ بکەن ئەگەر خڕۆکە سپیەکانی بەهێز بن مقاومەکەن و میکرۆبەکان لە ناوە بن بەڵام ئەگەر ناساغ بوو لاواز بوو بەسیترین ینی لاوازترین میکرۆب کە هاتە لەشیەوە تووشی نەخۆشی قورسیەکە ئیکوژێ ئێمە ئەم گروپە خۆیان نەخۆشن هەرچی میکرۆبی دنیا هەیە هاتۆتە نەخۆشی هەموو نەخۆشیشان هەیە نەخۆشی اقتصادیەوان بۆیان هێناوی نەخۆشی ئیجتیماعیەوان بۆیان هێناوی نەخۆشی نۆکەرایەتیەوان بۆیان هێناوی نەخۆشی زوڵم و ناحەقی و تاڵانکردنی ئەم هەرێمە سامانی ئەم هەرێمە دزینی داهاتی گومرگ هەموو ئەمانە بۆیان هێناوی لەبەرەوە ئەمانە چۆن نەتوانن یعنی ئەم ڕۆژ موچە بگرێ سبەی نێ ناتوانانی ئیلا ئەبێ هێز دروست ببێ ئەوە ئەبێ هاوپەیمانی ئێمەوە سەر ئەوە بێ هاوپەیمانیەکی وا لەم هەرێمە دروست بێ کە لە ڕاستیە ئەم گروپە ڕاماڵێ بە بەرنامەیەکی تەواو جیاوازەوە بێت حکومڕانی ئەم هەرێمە بگرێتە دەست و بتوانێت ئیتر لەگەڵ عێراقی شاف بە کاملی خۆی ئاشکاتەوە بڕۆن بتوانین ئەم هەرێمە ڕزگارکەین مامۆستا ناوبڕێکمان دەبێت تەگرێن بۆلای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر بەهادارترینی دیاریەکان
بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان ماوە سەحمەدەگە بگەڕێمەوە لای بەڕێز زۆر خەڵک پرسیار لەسەر گۆڕینی بۆ نمونە ڕای عەبادی دەکە کە بەڕێز وت پێش چەند سەعاتێک پێشتر لەگەڵ حکوومەت هەرێم دەکەوێت باسی لەوەیە کە ڕاستەوخۆ موچەکە نادات بە حکوومەتی هەرێم. هیچ ئاماژەیەک کە ڕێکەوتنەکە چییە و ئەگە ڕێکەوتنە کرابێ بۆ ناوڕۆکی ڕێکەوتنەکە چییە؟ من دوو قەزیە باس دەکەم. یەکەم عەبادی قەرار وا بۆ تەنها موچەی تەندروستی و پەروەردە بە کە 200 ملیارە کە 200 ملیارە بە شێوەیەک تەکبیر. ئێستا کردوێتی بە هەموو فەرمانبەران و 370 ملیاری نردووە. موچەی پێشمەرگەیشی جا کردوەوە کە موچەی پێشمەرگە ئەو مناقەشەیە کە شایەتن برادران کە من لەگەڵ عەبادیە باسی ئەوم کرد کە لە 2015 بۆ ماوەی 6 مانگ هەموو مانگیان 37 ملیاری داوە. بۆیە 35 ملیاری جا کردوەوە بۆ تەشغیلی پێشمەرگە. ئەوە یەکەم کە عەبادی قەرار بۆ موچەی تەندروستی و پەروەردە بدە، موچەی هەموو وەزارەتەکانی نردووە. خاڵی دووەم عەبادی تەدقیقی بۆ کردووە. ئێستا بۆ وازی هێناوە لە تەدقیقەکەی. ئەو پرسیارە بەڵ. خاڵی سێهەم عەبادی لە هەموو تەسیحەکانی وتوێتی من موچە نادەم بە هەرێمی کوردستان و ڕازی نابم لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بڕۆ، بۆ ئێستا لە ڕێگەی وەزارەتی داراییەوە بڕۆ. ئەمە دلیلە لەسەرەوەی کە سەفقەیەک هەیە، سەفقەکەش بەمە. من ئەوانم بینیوە کە لەگەڵ عەبادی ئیتفاقیان کردووە. چۆن؟ تیاری حکمە قسەم لەگەڵ کردوون لەسەر چی پاشەکشەتان کرد؟ حركة كفى صرخة للتغيير رئيس كان بيني ولا قال دانشون بو باشك شتانكل جماعتي هذا العاملين بيني وكبو باشك شتانكل حيدر عبادي اتفاق كان هموي مشروط ببوي هتكز اتفاقي لقلاب كأبي واجوي او كحيدر عبادي سروكي انجمني وزيران دعاتو بي بۆیە حیدر عەبادی ئێستا بەدوای ئەبەدی ئەوە ئەگەڕێ کە پشتگیری بکات بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی داهاتوو. ئەمەی کە کراوە ئەتوانم بڵێم بە سەرپەرشتی دەوڵەتێکی زلهێز کراوە، چونکە ئەجیندای ئەو دەوڵەتە زلهێزە وایە کە بەڕێز حیدر عەبادی بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. چی ئەو دەوڵەتە؟ با ناوینێنی بۆی بۆ کاتی خۆی مەجالمان بۆی بۆ کاتی خۆی مەجالمان هەبێ. باش. من کێشەم نییە حیدر عەبادی بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا هەر کەسێک. من کێشەم ئەوەیە کەسێک بێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە منصیف بێ بەرامبەر بە هەموو عێراقیەکان. کاتێک کە باسی حیدر عەبادی یەکەین ئەڵێن لەو مەسەلا بۆ نمونە حیدر عەبادی قەرار بۆ 200 ملیار بنێرێ بۆ تەربیە و تەندروستی. ئێستا 370 ملیاری نردووە. 170 ملیار زیاتری نردووە لەوەی کەوا ئێمە داوامان لێکرد لەوە زیاتری نردووە. بە سولفەش نردوێتی. هەرێمیش لە مقابلە هیچی تەسلیم نەکردووە. بەڵام ئەسڵی نردنەکەی هۆکاری نردنەکەی خەلەلیتیای بۆ ئێمە ڕخنەی لێگرین. کەواتە ئەم دوو هێزە سیاسیە. ئەوەی چاکە بکات لەگەڵ هەرێمە دەستخۆشی لێەکەین و ئەوەیشی
خراپ دەسڵاتەکانی بەکارهێنێ لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە پڕەخنەیەکەین. بۆیە ئەجندایەکی سربەخۆمان هەیە ئەو دوو هێزە سیاسیە لەگەڵ بەرژەوەندی خەڵکی کوردستانین لەگەڵ بەرەی گەلاین. بۆیە حکوومەتە گەندەڵەکەی هەرێممان بەجێ هێشت و هاتینە دەرەوە بەجێمان هێشت دوای ئێمە کە خەڵکێک بە تا ئێسەش نەیتوانیوە بەجێ بێڵێ. بۆیە ئەو بابەتە سیاسیە یەکەم قەزیەی سیاسی یەکەم مەرجی سیاسیەکەین ئەوەیە حەیدەر عەبادی بێتەوە بە ڕئیسی مەجلیسی وزەرا. خاڵی دووهەمیان ڕادەستکردنی مەتار و گومرگەکان و با بڵێن پاسپۆرت و جەوازات و ئەوانە کە ئێستا لەلایەن وەزارەتی داخلی عێراقیەوە بەڕێوە برێ. ئەمە بەشێکە لەو ئیتیفاقە سیاسیی کە کراوە بە هەموو مەرجێکی حەیدەر عەبادی ڕازی بوون. بەڵام لەبەر خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان لەبەر ئەوەی لەوە پێشباسی ئەوەیانە کرد کە دەوڵەتێکمان بۆت دا ئەمەزرێن و خەونی ڕەنگاڵەیان بۆ ئەبینین و ئەبووینە خاوەنی مەتاری سربەخۆ و دراوی سربەخۆ و هەموو شتێکی سربەخۆ کە ئەوە نەهاتە پێش. ئێستا ئەو بڕگانەی کە ئیتفاقی لەسەر کراوە ئەوەندە شەرمەزار هێنەرن لە ڕوویان نایە بڕگە بابەتەکان ئاشکراوێ بە بابەتی عملی ئاشکراوێ کە کاتی خۆی بە پێی قانون ئیدارەی مەتارات لەلایەن هەرێمی کوردستانەوە بێ بدرێ. مەنافیزی حدودی ئەبێ ئیدارەکەی هەرێمی کوردستان ئەمان ڕازی بوون عێراق ئیدارەی بدا حتا ڕازی بوون کە عێراق ئیدارەی بدا بە بەڵگەی ئەوەی کە کۆمەڵێ زوباداتون لە مەتارەکان دەوامەکەن و مەسئولی مەتارەکە یعنی سوڵتەی تەیرانی عێراقی داوا لە عەبادی ئەکەن لە ئاخر بەیانیانە داوا لە بەڕێز حەیدەر عەبادی ئەکەن ئەڵێن ئێمە پێویستمان بەوە نییە کەسێکی دارەی مەتاری هەولێر بات چونکە مەتاری هەولێر و سلێمانی ڕاستەوخۆ لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی داخلیان بۆیە پێویستی بە لژنە نییە ئیدارەی بە. بۆیە سوڵتەی تەیران بە تەواوی معنای ئیدارەی مەتاراتەدا و ئیدارەی مەنافیزی حدودەدا هەموو مەرجەکانی عەبادیان قبوڵ کردووە لە مقابلی ئەوەی عەبادی ئەم بڕەپارەیە بخاتە دەست ئەمان. بۆ ئەوەی قەرەبووی ئەو کەم و کوڕی و گەندەڵی و فەسادە بکەن کە لەناو هەرێمی کوردستان. ئێستا پرسیار ئەوەیە ئێستا عەبادی 370 ملیاری ناردووە. ئەمریکا بەشێک موچەی وەزارەتی پێشمەرگەدەدا خۆیان نەوت دەفرۆشن زیاتر لە 300,000. ئەنی ئەو کارەکەی چێک کە ئەمڕۆ وەزارەتی دارایی دەڵێ بە ناچاریشەوە بەشی ئەگەر سیستەمی پاشەکەوت بکات. هەرێم بە داهاتەکانی خۆی کە بە ئاخر ئیحسایات کە ئێمە وەرمانگرتووە 370,000 بەرمیلی فرۆشتووە واتە نزیکەی کە خەمڵێنراوە 550 ملیار دینارەکە دۆلاریان دینار 550 85 ملیار دینار داهاتە ناوخۆیەکان کە لەو پێش 150 ملیار بووە. عەبادی 370 ملیاری بۆ ناردوون کەواتە ئەمە ئەکاتە نزیکەی 900 و ئەوەندە ملیار دینار. حکوومەتی هەرێم لە هەموو لێدوانە جیاوازیەکان بەوا بزانە کە حکوومەتێکی چەند شەفافە چەند گەندەڵە چەند ناعەدالەتە. لە یەکێک لە تەسیحەکانە کات خۆی باسیەوەیان کرد کە هەرێم پێویستی بە 860 ملیار دینارە بۆ تەواوی موچە بەبێ پاشەکەوت. لە لێدوان و بەیاننامەیەکی دیریانە باس لەوەکە 975 ملیار دیناریانەوێ بۆەوەی موچە بدەن بەبێ پاشەکەوت. لە ئاخر بەیاننامەی دوێنیانە باسی 900 ملیار دینارەکەن کەواتە هەرێمی کوردستان شتێکی نییە بە ناوی ئەوەی کە باسی بایۆمەتریەکەن درۆیەکی زۆر شاخدار و گەورەیە. تا ئێستا هەرێمی کوردستان من ئەمڕۆ لە بەرپرسێکی وەزارەتی دارایی هەرێمم پرسی وتم ڕاستە عەبادی ئەڵێ کە من مناقەشەم لەگەڵ عەبادیا کرد وتم 682,2021 فەرمانبەر لە موازنەی ئیتحادیە هەیە هەبێ موچەی ئەومان بۆ دابینکەی وتی هەرێم پیان وتوم لە 400,000 زیاتر موچەی مەدەنی فەرمانبەری مەدەنیمانە. ئەمڕۆ لە وەزارەتی دارایی هەرێم من پرسی لە یەکێک لە ئەندامانی ئەوەیە کە موچە ئەو تەوزیعیەکە یا ئاگای لە تەوزیعی موچەی ئەڵێ بەڵێ ئێمە ئەومانێ. لە کەسێکی تریانم پرسی ئەڵێ من دڵنیام لەوە 395,000 موچەخۆری مەدەنیمان هەیە. ئەی ئەم 1,249,841 کەسیان لەکوێ بوو هەرێمی کوردستان ئەگەر چەند بارە و دووبارە و سێبارە و دەبارەتیانە. بۆیە ئەوەی برای بەڕێزم کاک مەحموود ئەڵێ ئەمە بەناو حکوومەتە. ئەمە قەواخێکی پڕ لە گەندەڵی پڕ لە فەساد پڕ لە ناعەدالەتی پڕ لە ناشەفافیت بۆیە گوناحە ناوی حکوومەتی لێ بنرێت. ینی گوناحە ناوی حکوومەتی لێ بنرێت گوناحە ناوی حکوومەتی لێ بنرێت. ئەم حکوومەتە کە تا ئێستا نازانێت داتا و بەیاناتی خۆی چییە. سپاس دەکەم. کاک محمود ئەی چارەسەر چییە؟ زۆر خەڵک پرسیارەوەی کردویانی تاکەی خەڵکی کوردستان بە و چارەکە موچەیەوە بژیانی لەو بارودۆخە ژیانە نە هەموارەدا. چارەسەر ئەوەیە وەکو وتم ئەبێ هاوپەیمانیەک دروست بێ خەڵک بڕوا دەنگ با ئێستا
ئەو دوو حیزبە بێئومیدێکی زۆر لەناو خەڵکە بڵاوەکەنەوە بۆی نەچن بۆ دەنگا بەڵام بەدیل هەیە ئێستا بەدیلێکی ئێستا بەدیلی ئەبێت دروست ببێ من بۆ خۆم نووسیمەوە بڵاوم کردوێتەوە ئەو هاوپەیمانیەی کە ئێمە و کۆمەڵ و لەگەڵ هاوپەیمانی و دادپەروەری کاک بەرهەمە لە ناوچە جێناکۆکان کردومانە من ڕێئیم وایە و بڵاویشم کردوێتەوە ئەبێ لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستانیش بیکەین بۆ ئەنجومەنی پارێزگەکانیش بیکەین هێزی کەش لەگەڵ خۆمانە بێنین بەرنمەیەکی نیشتیمانیمان هەبێ و هەر ئەم هاوپەیمانیە بچێت لە بەغاش ئەو هاوپەیمانی بکات بڕوا ئەوە ڕێک بم طریقەیە نەبێن ئەمانە ناماڵڕێن خەڵکیش با بێ و کاتە کە ئێمە خۆمان وەکو بەدیل تەڕح کرد ئەتوانن خەڵک بێت دەنگمان پێ خەڵک دەڵێ هەر پێنج هێزەکە وەکو یەکن وەکو یەک بەشدارن لە گەندەڵی چۆن دەتوانن گۆڕانکاری بکەن ئەوە بەداخەوە طبعا دوو هین هەیە ینی سێ نەوع خەڵک هەیە لەوانەی ئەو قساناکەن یەکێکیان ئەوانەی کە خۆیان گەندەڵن و ئەیانێ هەموو خەڵک وەکو خۆیان لێ بکەن کە ئەمە درۆیە بە چاوی خۆمانم بینین چێ سامانی نیشتیمانی بە تاڵانە باوچێ ئەی دزێ و چێ داهاتی گومرگە باوچێ مەتارەکانە باوچێ ئی داهاتی نەوت و غازە باو چێ داهاتی هەتا ئەوەی ڕسمی معاملاتی دائیرەکانی شەبن سندوقی خانە نشینی لە 1990ەوە 1992ەوە لە موچەخۆری کوردستانە بڕێ ئەوەشیان بردووە سندوقی خانە نشینیشیان خواردووە بێجگەلەوەی مامۆستا ئەحمەد ئەزانێت 12 تریلیۆنی بانقەکانیشیان بردووە یعنی ئەوەی ئەردۆگان ئەڵێ 4 ملیارد دلار ماونەتی ڕۆز نفت ئەڵێ ئەوە نەم 2 ملیار و ئەوە نەم ماونەتی یعنی ئەم پارانە بەقەدەر ئەوە نەوتفرۆشا و ئێمە هەر قەزانین بەدیل هەیە کە ئەنجا ئەوە یەکەم ئەوەیە کە خۆیان ئەوانن کە گەندەڵەکانن ئەیانوێ خەڵکوا لێ بکەن کە پێیان ناخۆش نییە بە خۆشیان بڵێ گەندەڵ ئەگەر بڵێ هەمووتانن چکە ئەوان قازانجیانە بەشێکیان ئەوانن کە لە ڕاستیە سیاسەتکاری کاڵوکرچن ئەیانەیە بەو طریقەیە خۆیان بەرنەپێشێ کە هەمووی هینە هەمووی گەندەڵە خۆی نەبێ کە ئەمە لە واقع ناتوانن بیسێلمێنن بەشێکی خەڵکیش لە ساکاریایە لەوەی کە دەرەتانی نەماوە ئەو هەموو پەنایە بۆ ئێمە هێنێ مەسەڵەن بۆ ئێمە ئەڵێ بۆ ئەمەم بۆ چاک ناکەن ئێمە خەڵک ئەگەر نەمانکە بە حیزبی زۆرینە لە پەرلەمانی کوردستانە تا بتوانین ئێمە حکوومەت تەشکیل بکەین چۆن ئەتوانین ئەو داوانەی ئەوان لە ئێمە ئەکەین ئەو ئیدعایانەی ئێمە هەمانە جێبەجێ بکەین وەتانی ئێمە هەنێ ئیدعااتمان هەبوو کە گەیشتە ئەوەی جێبەجێیانکەین بیانکەین بە قانون ڕێگەیان پەرلەمانەکەیان داهێز بۆ ناوپەیمانی پێک بێن ئێمە ئەمەتوانین بەس ئێوە هەر ئەو سێهەیەکرانەوە لە حکومڕانی وەکویکیتی و پارتی نەخێر ئێمە هیچمان تاقی نەکرانەوە هیچمان هینمان لە بەردەسابەوە لە داهاتی نەوتمان لە بەردەسابەوە نە داهاتی غازمان لە بەردەسابەوە نە داهاتی گومرگەکانمان لە بەردەسابەوە نە ڕسممان لە بەردەسابەوە ڕسمی داوائیمان لە بەردەسابەوە نەخێر بیرەنەوتشتان نەبووە کەسیشمان هیچ ئێمە و کۆمەڵ معلومە چی ئەتوانێت بیسەرمێنێ ئێمە بیرەنەوت نامزەخەیەشی نەوتمان هەبێ لەبەرەوە کەس ناتوانانی تۆ کە بە ئاشکران بەشدار نەبی لە دزینی سامانی نیشتیمانیە بێویژدانیە دەڵی چارەسەر ئەوەی ئیلا ئەبێ هاوپەیمانیەشی بەهێز دروست بین هەر ئەم سێ هێزە نامن پێم وایە ئەم سێ هێزەش کافی نییە هێزی کە مفاوەزات بکەین بهێنن بۆ هەبژاری داهاتوو بە یەک بەرنامەی نیشتیمانی وەداوانە بمێننەوە موچە چارەکە موچارەوە خۆی دەبێ پەیوەندەکان لەگەڵ عێراقەوە خۆی دەبێ بۆ نمونە ئەم هینە ئەم هەرێمەی ئێمە بێ بە جێگەی تەراتێنی هەموو ئەو نیزامانەی کە بە ئارەزی خۆیان دیێن یاریمان پێ ئەەکەن وەکو خۆمان ئەبینین لە 30 ساڵی ڕابڕۆچیان پێکردین ئەمانە سەبەبن چونکە ئەمانە خۆیان لەبەر لاوازیان ئەوەنە نوقتەی لاوازیان لە دەستی ئەم و ئەوە هەیە بەکاریان نەهێنن لەبەر ئەوە ینی بەغاش ئەتوانێ بەکاریان بێنێ بەغا ئەتوانێ ئێستا چێکی سەرۆت و سامانی ئەمانە لە ناو لە دەرەوەی وڵات بکە زۆر بە ئاسانی بەغا مؤسساتی هەیە وەزارەتی هەیە جیهاتی مختصی هەیە بیانکە ئیبتیزازیانکە بڵێ ئیتر لە مەولاچیم ئەوێ بۆ مەکەنی ئەتوانی ئەوەشان لێ بکەن بۆیە ئەبێ خۆمانیان لێ ڕزگارکەین ئەگەر خۆمان ڕزگار نەکەین خۆمان ڕزگار نەکەین دامە لەژێر ئەمە وەزعمان بەڵام دەوێت خەڵکی کوردستان دەنگ بۆ ئەبێ خەڵک دەنگی ئەبێ هاوپەیمانی پێش هەڵبژاردن دروست ببێ زۆر مهم هاوپەیمانی پێش هەڵبژاردن باشە سوپاس دەکەم مامۆستا کۆتا پرسیشن بۆ چارەسەر چییە یاخود ئێوە هەنگاوی داهاتوتان چی دەبێت بۆ کۆتایی هێنان بەو زوڵمەی کە بە ناوی پاشەکەوتەوە بەسەر خەڵکی کوردستان سەپێنراوە
ئەوەی کە بەسەر خەڵکی کوردستانەوە بەسەر فەرمانبەرانی کوردستانە سەپێنراوە بە تایبەتی پاشەکەوت زوڵم مستەمێکی گەورەیە کە ئەو دوو هێزە سیاسیە کردویانە بۆ معلوماتی بەڕێزر هەندێک لەو پاشەکەوتە ئێستا بۆ هەندێ بانک بۆ هەندێ فندق سەرفەکرێتەوە کە فندقەکان هی خۆیانن نامەوێ هەندێ معلومات تا ئێستا بدرکێنم پاشەکەوتی هەندێ مۆزەف هەیە لە هەندێک لە فندقەکان ئەمێنێتەوە لە پاشەکەوتەکەی ئەدەن بە خاوەن فندقەکە لە پاشەکەوتی ئەو مۆزەفە ئەدەن بە فندقەکە کە فندقەکەژی خۆیانە جارە بابەتەکە نادرکێم تا وەسایەکانم بە ڕسمی دەسەکەوێ بە ناو ڕقەمەوە بابەتەکە چارەسەر ئەوەیە کە ئەو هێزانەی ئەیانەوێ لە خەمی گەلابن اینجا هەر هێزێک ئەیەوێ لە خەمی گەلابێ ئەبێ پەنابەرن بۆ یەکتر ئەوەی برای بەڕێزم کاک مەحموودەڵێ پەنابەرن بۆ ئەوەی داخوازی گەل چییە کە ڕزگاربوونە لەم ستەمە ڕزگاربوونە لەم ناعەدالەتیە ڕزگاربوونە لەم ناشەفافیەتە ڕزگاربوونە لەم قۆرخکاریە ڕزگاربوونە لەوەی کە ئێستا ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین بەڵام بە ڕەزالەت ئەژین ئەوەی ئەوێ ئەم پرەنسیپانە جێبەجێ بکە ئەبێ لە سواردەوری یەک گرد بنەوە نزیک بنەوە ئیتفاقیاتی شەفاف بکەن بە خەڵکی ڕابگەێنن خەڵکینە ئەگەر دەتانەوێت ڕزگارتان بێ ئەوە هێزی سیاسی ئەگەر حەزیشتان لەو بابەتێ فەرمون ئەوەگەرم هێزانە بەردام چاوەڕێی ڕۆژان ڕەشتر بکەین دڵنیا بە لەوەی ئەوەی کە لە عەفرین ڕووی داوە ئەگەر ئەم هێزانە قیادەی ئەم هەرێمی کوردستانە بکەن و ئاوا تەواو بن ئەوە دوای عەفرین شوێنی دیکە دێ دوای ئەو شوێنانەدی احتیمالەیە بکەوێتە ناو کوردستانی خۆمان کێشە و بۆ نمونە لە سیدەکانەوە لەم دوێنێ شەو چەند کیلۆمەترێک هاتووە ئیتفاقێک لە بینی عێراق اتفاقێک لە نێوان عێراق و تورکیا بۆی هەیە 30 کیلۆمەتر ملاحەقەی عناسری پەکەکە بکە بۆیە ئەگەر ئەم هێزانە ئاوا مامەڵە لەگەڵ دەڵێن بۆ موچە ڕۆژانێکی ڕەش ئەگەرەوانە هەردەسەڵات بە دڵنیاییەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە پێوترێ ڕەفاهی اقتصادی واتە خۆشگوزەرانی بە خۆیان و نایبینن تا ئەم هێزانە باشە پێشتر باز دەکە کە ڕێکەوتنی هەرێم و بەغدا بە دوا پرسیارم بێ پێشتریش باسم کرد سەبارەت بۆی کە ڕێکەوتیان لەگەڵ بەغدا تەسلیم بیان لەبەر لە دەستنەدانی پارەکانیان شتی وە هەیە لە دەرەوە بە دڵنیاییەوە دیپلۆماتێکی ئەمریکی ئەوەی باس کردووە کە ملاحەقەی پارەکان کراوە و ڕزێرڤ بانک ئەوەی کەشف کردووە کام سەرمایانە چۆنن لەکوێن بۆیە هەرێمی کوردستان یا هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان با بە مطلقی نێڵم هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان لە ترسی ئەوەی پارەکانی خۆیان بلۆگ نەکرێ یان نەهێنرێتەوە یان نەگەڕێنە چونکە عێراق لە هەوڵی ئەوەدایە لەگەڵ ئەنتەرپۆل ئیتفاقی کردووە لەگەڵ بانکی دەولی ئیتفاقی کردووە لەگەڵ سندوقی نەقدی دەولی ئیتفاقی کردووە $1 لە عالەما حرەکەی پێ ناکرێ یەک سەنەد و ئەسهم لە عالەما ناشارێتەوە ئللا ئەو بانکە دەولیانە پێزان بۆیە زۆر ئەمەل ئەوە هەیە لە بری ئەوەی ئەمان ترسی ئەویان هەبووە دەست بەسەر سەرمایەکانە بگیرێ بۆیە ئەم تەنازل و سازشیان زۆر بە کورتی بڵێن چی دەتوان چی بکەن وەکو دوو فراکسیۆن لە کۆتایی خەڵک چاوەڕێی هەڵوێستانە دوای گەڕانەوەتان چیەکەن ئێمە باید 12 کورسی ئێمە باید 12 کورسی لە 328 کورسی پەرلەمانی عێراق وتمان ئەوەنەیە ینی ئێمە بەڵام ناوبانگمان باشترە لەوان و ئەتوانین لۆبی بکەین ئەگەر مەجلیس نیساب تەواو بکە ئەگەر تەواو نەبێ ئیتر تازە تا دوای هەڵبژاردننی داهاتووە بێت زۆر سپاس بۆ بەڕێزان محمود ڕەزا ئەمینەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان زۆر سپاس بۆ بەڕێز هەروە بەڕێز ئەحمەد حاجی ڕەشی سەرۆک فراکسیۆنی کۆمەڵ و بڕیادەری لیژنەی ئیدارەی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارم تا بەرنامجتر خواتان ڕەگەڵ